پارێزیان پێناوە دوای ئەوە پارێزگاری سەماوە دوور لە سەلاحەتی خۆی دەچێکنەوە پشکنین بۆ ڕووفاتەکان دەکات کە ئەمە خارج سوڵتەی خۆیەتی و سەلاحەتی خۆیەتی هەر لەبەرەوە خودی موسسەی شۆدای عێراقی و دەستگای مافی مرۆڤ شکاتیان کرد لە پارێزگاری سەماوە و دوای ئەوە پارێزگاری سەماوە هەردوو تەرەفی ئیدخال کرد لە دۆسیەکەیە شکاتەکانیان کشانەوە بەڵام هەر بە دۆکیومنت دادگا داماوە بۆیە من یەکسەر شکات لەسەر پارێزگاری سەماوە ماوە ئەوەیشی کە موسسەی شۆدا و مافی مرۆڤی عێراقی لە سەماوە کردویانە هەر لە دادگای سەماوە ماوە بەڵام ینی ئینسحابیان کردوێتەوە لەو دۆسیە لەو شکاتی کە کردویانە چون ئەوەی پارێزگا کردی مخالف بوو ئەنجا هاتۆ بۆ هەرێمی کوردستان دەیکا بە پاڵەوانێتی بۆ خۆی من گۆڕی بە کۆمەڵم دۆزیەوەتەوە بۆ ئەوەی هەم خۆی نزیک کاتەوە لە سەرانی کورد هەم شتێکی دەستکەوێت ئەوەی کە من بیستومە 500,000 دلاری وەرگ یانی 2 میلیۆن دلاری وەرگتووە لە پای ئەوەی کە بە حساب گۆڕی بە کۆمەڵی دۆزەوە ئێستا پارێزگاری سەماوە زۆر بە کەمی لە پارێزگار دەوام دەکات ئەچێتە ئەو سەحراکانی سەماوە بە دوای گۆڕی بە کۆمەڵا دەگەڕێت چۆن لە کوردستانی بە دوای دۆمەڵاندا دەگەڕێن ئەو بە دوای گۆڕی بە کۆمەڵدا دەگەڕێ و تازە بە تازە ئەعلانی کردووە کە گۆڕێکی بە کۆمەڵی کۆیتی دۆزیوەتەوە چون بە پێی یاسای دەوڵەتی کۆیت هەر کەسێک گۆڕی بە کۆمەڵی کۆیتی بدۆزێتەوە ملیۆنێ دۆلاری پێدەدەن ئەویش نازانم چووە لەو دەشتەیە لەوەی گۆڕی کەسوکاری ئێمە بێ ئەنفالەکان بێ بە کۆیتی لە قەڵەمیاوە و نازانم چاوی سکانەرە نازانم چاوی چۆن یەکسەر زانی ئەمانە گۆڕی کۆیتین بۆیە ملیۆنێ دۆلاریشی لە دەوڵەتی کۆیت وەرگرتووە یعنی لە ماوەی 3-4 مانگە ملیۆنی نیوە دۆلار خوانەی بڕێ پارێکی باشە جا لەبەرەوە ئێستا ئێسخانەکانیشمان پارە دەکەن بە دوای ئێسخانەکانمان دەگەڕێت لەو دەشت و لەو سەحرایەدا لەبەر ئەم هۆکارانە من شکاتم کردووە لە پارێزگاری سەماوە و ئێستش شکاتەکە مۆجودە و لە وجودی هەیە لە دادگای سەماوە بەڵام بەداخەوە شکاتەکانی ئێمە لەبەروی پشتگیریەکمان نییە پشتگیریمان بکەن چ لەلایەن ئەحزابەکانەوە بێت چ لەلایەن پەرلەمانیان حکومەتەوە بێ شکاتەکانی ئێمە جوڵەی پێ ناکرێت بەڵام شکاتەکانی ئەوان لە دژی من جوڵەی پێ دەکرێت بۆیە من شکاتم کردلیان ئەوان شەستان موسسەی شۆدای عێراقی وەزارەتی شەهید و ئەنفال کاکجەبار دەنێنن کاکجەبار بەڕێوەبەری گشتی بەشی گەرمیان هەسە بە وەزارەتی شەهید و ئەنفال لەگەڵ موسسەی شۆدای عێراقی شکات لە منەکەن بە حسابی ئەوەی کە من تهدیدم کردبن ئەگەر لە کوردستان باڕێی تێدەچوو کە من تهدیدم بەڵام من کابرایەکی غەریب بە تەنها نەهێزێکی گەورەم لە پشتە خۆم بە تاق و تەنیا ڕۆیشتمەتە ئەو سەحرایە چۆن بتوانم من تهدیدی دەوڵەتێک بکەم ئەو بڕەپاری